گەندەڵی لە کوردستانە منەظەم نییە و دەسەڵات لە پشت گەندەڵیەوە نییە و هەر کەسێک گەندەڵی بکات خۆی مەسئولە لێ. کەس زانێت سەرۆکی هەرێم موچەکەی چەندە تا بزانم سەرۆتەکەی. بەڵێ. سەرۆکی پێشووی دیوانی چاودێری دارایی سلێمانی ئەڵێت سەرۆکی هەرێم توانای چارەسەرکردنی نەهێشتنی سەیارەی جامڕەشی نییە. چۆن گەندەڵی پێ چارەسەر دەکرێت؟ ئەگەر یەک بەشەر بمێنێت لەسەر زەوی، ئەگەر دوو بەشەر هەبێ گەندەڵی هەیە. خراپبەکارهێنانی دەسەڵات لە مەجالی یاسا یەکەم گەندەڵی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارێ ئەوە دانامەزرەخەی لێگری لە پەرلەمان یاسای پەرلەمان کاکە تۆ ڕخنەوە بگرە ڕخنەوە بگرە ئایا بە غێری استحقاق تعیین بە استحقاق تعیین بووە. 960 کەس هەیە بە پلەی وەزیر و مدیر عام و ئەوانە کە هەیانە یەک ڕۆژ فەرمانبەری نەکردووە. ئەو سیارەیەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەرتانگرت. بەڵێ ئەمە گەندەڵی نەبوو. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRT-ەوە پێشکەشتان دەکرێت.